ئەژیەمین هۆشداری تون دەدات و دەڵێت تکایە سلێمانی پەلکێشی شەڕ مەکەن. لە دوای ڕووداوەکانی لوبنان و کوژرانی کەسی دووەمی کۆمار ئیسلامی ئێران لەلایەن ئیسرائیلەوە، ئەگەری جەنگ لە ناوچەکەدا زیاتر بووە و کردنەوەی چەند بەرەیەکی دیکەی شەڕ لەلایەن ئیسرائیلەوە دژی نێرەکانی حەتمیتر بووە. لەمە دووەش ئێران گروپ و میلیشیا و هاوئاوازەکانی سەلامەت و پارێزراو نین و ئەمریکا و هاوپەیمانەکانیان جەنگی کۆتایی و ڕیشەکێشکردنیان دەست پێ کردووە. لەو سەروبەندە هەستیارەدا یەکێتی نیشتمانی کوردستان و سەرۆکەکەی لەژێر کاریگەری هاوپەیمانە شیعە و میلیشیا هاوئاوازەکانیدا بەیاننامەیەکی توندیان دژی ئەمریکا و هاوپەیمانەکانی دەرکردووە و بە زۆر دەیانەوێت سلێمانی و هەرێمی کوردستان پەلکێشی جەنگێکی نەخوازرا و داسەپاو بکەن. ئەژیەمین یاریدەدەری ڕاوێژکاری ئەنجومەنی یاسایش و سەرۆکی ئاژانسی زانیاری هۆشداری تند بە بەرپرسانی سلێمانی و یەکێتی دەدات و داوایان لێ دەکات وریاتر و ژیرانەتر مامەڵە بکەن و سلێمانی و خەڵکی باشووری کوردستان لە هەر جەنگێکی کاولکار دوور بخەنەوە و بپارێزن. سەرۆکی دەستگای زانیاری دەشڵێت بەلامەوە سەیرە لە کاتێکدا سەدان هەزار هاوڵاتی مەدەنی لە غەزە دەربەدەر بوون و گیانیان لەدەستدا بێدەنگ بوون و بەیاننامەیەکتان دەرنەکرد، بەڵام فرمێسکی تیمساحی بەیاننامەتان هەیە بۆ کوژرانی گەورە تاوانبارێکی جەنگ کە هۆکاری لەدەستدان و پارچەکردنی وڵاتەکەی خۆی و خاپووربوونی وڵاتانی ناوچەکەیە. ئەژیەمین ئەوەشی ڕاگەیاندووە کە هەر ئەوانە و میلیشیا هاوئاوازەکانیان بوون پۆستاڵی پیسیان هێنایە سەر کەرکووکی کوردستان و دەستیان سوور بوو بە خوێنی گەشاوەی گەریلاکانی ڕۆژاوە. هەروەها هۆکاری دووبەرەکی ناوخۆ و ناوچەکە بوون و وڵاتەکە و خەڵکەکەشیان ڕاکێشاوەتە ناو جەنگێکەوە کە هاوڵاتیانی بێتاوان قوربانی سەرەکی. زۆرێک لە چاودێرانی سیاسی و شرۆڤەکارانی دۆخی ناوچەکە بە سەرنجەوە لەو بارودۆخە هەستیارە دەڕوان و پێیان وایە دەبێت لەم کاتەدا زۆر وریا و ژیرانەتر مامەڵە لەگەڵ ئەو دۆخەدا بکرێت و هاوسەنگی بەپارێزرێت لە پێناو پاراستنی کوردستان و خەڵکەکەی.